پارتی دیموکراتی کوردستان لە ناوچە سنووریەکانی دەڤەری برادۆست و حاجی ئۆمەران و سەرچیای سوورچیایەتی هێزێکی زۆری جێگیر کردووە. بە بڕوای چاودێرانیش ئەم جم و جوڵ و ئامادەکاریانە بۆ ڕێگرین لە هاتوچۆی چەکدارانی پەکەکە. هەر بۆ و مەبەستەش ڕێڕەوی ئاوی زێی گەورەی گۆڕیوە. لەگەڵ هەڵکشانی ئاستی ناکۆچیەکانی لەگەڵ پەکەکە، پارتی دیموکرات لە تشرینی یەکەمی ڕابردووەوە لە ناوچە سنووریەکانی پارێزگای هەولێر دەستی بەدانانی بازگە و لێدانی ڕەبایە کردووە. لە ناوچەکانی برادۆست و حاجی ئۆمەران و سەرچیای سوورچیایەتیش هێزێکی زۆری بە جۆرەها چەکی قورسەوە جێگیر کردووە. بە پێی زانیاریەکانی پەیام، پارتی لە ناوچەی سەرچیای سوورچیایەتی سەرەڕای ئەوەی هێزی چەکداری و چەکی قورسی جێگیر کردووە، ڕێڕەوی ئاوی بەنداوی بێخمەشی گۆڕیوە. ماوەی 2 مانگە نزیکەی 100 ئامێری شۆفڵ و حەفارە و گەڵابە ڕۆژانە ماوەی 16 سەعات بە بەردەوامی کار دەکەن. تاوەکو ڕێڕەوی ئاوەکەیان لە تونێلی بەنداوی بێخمەوە گواستۆتەوە سەر ڕێڕەوی کۆنی خۆی. هاوکات لە ماوەی گۆڕینی ڕێڕەوی ئاوەکەدا بەرپرسە باڵاکانی پارتی تەنانەت خودی سەرۆکی پارتی لەژێر ڕێوشوێنی توندی ئەمنیدا سەردانی ناوچەکەی کردووە. بە پێی ئەو زانیاریانەی دەست پەیام کەوتون، گواستنەوەی ڕێڕەوی ئاوی بەنداوی بێخمە ئامانجی سیاسی و ئەمنی لە پشتە، کە دروستکردنی لەمپەر و بربەستە لە بەردەم جموجوڵی چەکدارەکانی پارتی کرێکارانی کوردستان لە ناوچەکە. بێخمە بەنداوێکی تەواو نەکراوی فرەمەبەستە لەسەر زێی گەورە، کەوتووەتە ناحی خەلیفانی پارێزگای هەولێر لە ساڵی 1979 دەست بە بنیادنانی کراوە. لە ماوەی شەڕی ئێران و عێراق کارکردن لێی ڕاوەستێنرا. لە ساڵی 1980 دا دووبارە دەست بە کارکردن لە پرۆژەکەدا کرایەوە. لە ساڵی 1991 و دوای شەڕی کوێیت و ڕاپەڕینی بەهاری 1991 جارێکی دیکە کارکردن تێیدا ڕاوەستا. ئەو کات لە سەدا 35 کارەکانی تەواو بوون، بەڵام بەهۆی تاڵانکاری ئامێر و بەشە تەواوکراوەکانی پرۆژەکە بە یەکجاری پەچی کەوت. لە 2007 حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەیاند نیازی تەواوکردنی بەنداوی بێخمەیان هەیە بە مەبەستی بەرهەمێنانی کارەبا و گلدانەوەی ئاو. هەروەها لە ساڵی 2008 بڕی 33 ملیۆن دۆلار خەرج کرا لە ئامادەکاری بۆ بەردەوامیدان بە بنیادنانی بەنداوەکە، بەڵام سەرکەوتوو نەبوون. بەنداوەکە ئەگەر تەواو بوو بە بەرزیەکەی دەگەیشتە 179 مەتر و توانای گلدانەوەی 14 بۆ 7 ملیار مەتر سێجا ئاوی دەبوو. هەروەها توانای بەرهەمێنانی وزەی کارەبا لە ناو بەنداوەکە دەگەیشتە 1500 مێگاوات، بەمەش دەبووە گەورەترین بەنداوی عێراق. بەڵام لە ئێستادا گۆڕینی ڕێڕەوی زێی گەورە و گەڕاندنەوەی بۆ سەر ڕێڕەوی پێشوو بە یەکجاری پرۆژەی بەنداوی بێخمە لەبار دەبات.